هاوڵاتیەکی دهۆک کە بە تۆمەتی بەکارهێنانی مادەی هۆشبەر لە 14 ئەم مانگەوە دەستگیر کرابوو بەهۆی سوتانەوەی گیانی لەدەستدا. خانەوادەی عەلی حسێن دەڵێن دوای چەند کاتژمێرێک لە دەستگیرکردنی لەلایەن ئاسایشەوە ئاگادار کرانەوە عەلی خۆی سوتاندووە و دوای 11 ڕۆژمانەوە لە نەخۆشخانە بەهۆی زۆری ڕێژەی سوتاویەکەیەوەی گیانی لەدەستداوە. گوتە پێنەی سنگێمەدەوە گوتە سا سوپێدۆ چوون گوتەوەگە بابوومە گوتە زی خومەڤ هۆی نەدۆ دارێکاف گوتێ وارم وی خوسوود بوومە ئەڤە میهمە ئەف ئینسانە هەوە سۆغگرت ئینۆڤێرە بوو سووتی دارکەف سەبەب چییە؟ خوشکی عەلی کە لە نەخۆشخانە چاودێری براکەی کردبوو لە گرتەیەکی ڤیدۆییدا پرسیار لە عەلی دەکات کە ئایا خۆی سوتاندووە یان بە سۆپا سووتێنراوە. عەلیش بە زمانی ئاماژە دەڵێت سووتێنراوە. عەلی بس سر خوب جناوان و التاكر عادي وي خديك مش بسيار ليكرن قلت علي تو الخو كريا يعني بحركة سريع قلت لنا مدوانا التاكريا قلت هو كري پۆلیسی دهۆک دەڵێت ئەو ڕووداوە هیچ پەیوەندیەکی بە ئەوانەوە نییە. NRTش پەیوەندی بە ژمارەیەک بەرپرسی ئاسایشی دهۆکەوە کرد بەڵام وەڵامیان نەدایەوە. عەلی حسێن جاسم تەمەنی 36 ساڵ پێش 5 ساڵ لە ئێرانەوە گەڕاوەتەوە هەرێمی کوردستان و لە کاتی شەڕی داعشدا بۆتە پێشمەرگە و دوای 2 ساڵ لە پێشمەرگایەتی دوور خراوەتەوە.